ئەنچارتد زنجیرە یاریەکی ئاکشن و سەرکێشیە تەقەکەری کەسی سێمە لەلایەن ستودیۆی ناری دۆک کاری بەرەمێنانی بۆ کراوە لەلایەن سۆنیەوە بۆ کۆنسۆڵەکانی پلەیستێشن بڵاو کراونەتەوە تاوەکو ئێستا 41 ملیۆن کۆپی لە یاریەکە فرۆشراوە یاریەکە چیرۆکی کارکتەر و پرۆتاگنستێک بە ناوی نەیتن دریک ناسراو بە نەی دەجێڕێتەوە شێوەکەی لە ئاکتەرێک بە ناوی نۆڵە نۆرث وەرگیراوە کەسێکی خاوەن کاریزمایە خولیای دۆزینەوەی گەنجینەی وونە بە هەموو جیهان گەشت دەکات تاوەکو مێژووە پڕنهێنیەکانی جیهان ئاشکرا بکە تاوەکو ئێستا لە چەند یاریەک چیرۆکی نەیتن بڵاو کراوەتەوە ئەنچارتد دریکس فۆرچن ئەنچارتد 2 ئەمۆنگس تیڤز ئەنچارتد 3 دریکس دیسێپشنز ئەنچارتد 4 ئە تیف ئەسێنت و یاریەکی دیکەی ئەنچارتد بە ناوی ئەنچارتد لۆست لێگەسی بڵاو کرایەوە کارکتەری نەیتنی تێدا نەبوو کسێکی دیکە بە ناوی کلۆوی فرەیزەر ڕۆلی سەرەکی لە یاریەکە دەجێڕێ ئەم یاریە باز لە کەلتور و مێژوە پڕنهێنیەکەی وڵاتانی جیهان دەکات بە ڕەنگ و میوزیک و گەیمپڵێ تایبەتە سەرکێشیەکەی هەوادارێکی زۆری لە جیهاندا هەیە ئەنچارتد 1 دریکس فۆرچن یەکەم بەشە لە زنجیرەکە لە 2007 بۆ پلەیستێشن 3 بڵاو کرایەوە کامێرا کەسی سێهەمە چیرۆکی یاریەکە باز لە پرۆتاگنست نەیتن دریک دەکات پێی وایە نەوەی یەکێ لە لێکۆڵە هەرە ناودارەکانی جیهانە بە ناوی سێر فرانسیس دریک نەیتن دریک هەوڵ دەدا بە دوای گەنجینەیەکی وونی ئێلدۆرادۆ لە ئەمریکای باشوور بگەڕێ بە یارمەتی ڕۆژنامەنووسێک ئەلینا فیشەر لەگەڵ مێنتۆر و ڕابەرەکەی ڤیکتۆر سەلی سەڵڤان لە ڕێگاش لەلایەن چەندین چەتەوە ڕاودەنرێن لەسەر دۆزینەوەی هەمان گەنجینە دەجەنگن یاریەکە ناوازەیە بەڵام کۆنە ئێستاش بۆ پلەیستێشن 4 ڕیماستەر کراوە و بەردەستە ئەنچارتد 2 ئەمانگ ثیڤز بەشی دووەمی یاریەکەیە لێرە دریک دەباتە گەشتێک بەرەو نیپاڵ و چیاکانی هیمالایە بە دوای دۆزینەوەی شارێکی ون دەگەڕێ بە ناوی شیمباڵە هەمان کارکتەرەکانی بەشی یەکەم وەکو ئێلینا و سەڵی لەم یاریەش بەشدارن لێرە کارکتەری نوێش دێنە نێو یاریەکە وەکو کلۆوی فرەیزەر کەسێکە هەستێکی خۆشەویستی لە نێوان ئەو و نەیتن دریک دروست دەبێت ئەم یاریە ئەفسانەیانەیە یاریەکی دوور و درێژ و دیمەنی ئەکشنی زۆر نایەوی تێدایە گروپێکی سڕبی هەڵی دۆزینەوەی هەمان شار دەدەن لە دژی نەیک و تیمەکەی دەجەنگن ئەنچارتد 3 دریکس دیسێپشن سێم بەشە لە زنجیرەکە لە 2011 بۆ پلەیستێشن 3 بڵاو کرایەوە لێرە گرافیکی یاریەکە نایابتر دەبێت چیرۆکی یاریەکە باز لە نەیتن و سەڵی دەکات کە وەکو باوکی وایە بێکەوە لە دوای شارێکی دیکەی ون دەگەڕێن ئەم جارە سەرکێشیەکان دەیان باتە دوورگەیەکی عەرەبی ناوچەیەکی بێسوود شوێنی کەشتی فرێدرا و بەناوی بیابانی ڕوب ئەلخالی ناوی شارەونەکەش ئیڕان ئۆف دە پیلۆرسە بە ئەتلانتیسی بیابان ناسراوە ئەلینا و کلۆیی ڕۆڵێکی بچووکیان لەم یاریە هەیە چەند کارکتەرێکی نوێ دێنە نێو یاریەکە وەکو چارلی کەتەر وە سەلیم هاوبەشی نەیت دەکەن لە دژی گروپە چەتەیەکانی تالبۆت و ڕامسیس دەجەنگن بۆ دۆزینەوەی شارەونەکە ئەنچارتد 4 ئە تیف ئەسێنت چوارەم بەشە لە زنجیرەی ئەنچارتد لە 2016 بڵاو کرایەوە لێرە یەکەم جارە یاریەکە بە تایبەتی بۆ پلەیستێشن 4 دروست کرا گرافیکی یاریەکە چوە بەرزترین ئاست لە جیهان دەنگدانەوەیەکی گەورەی دروست کرد توانی 8 ملیۆن و 100 هەزار کۆپی لە یاریەکە بفرۆشرێ یاریەکە خاوەنی چیرۆکێکی ئاڵۆزە و وەکو فیلمێکی بڵۆکباستەری سینەمایی کاری دەرهێنانی و بەرەمێنانی بۆ کراوە لە دوای چەند ساڵێکدا بڕان لە ڕاونانی گەنجینەکان دریک و هاوژینەکەی ئەلینا بە ئارامی دەژین نەیتن زۆری لێ دەکرێت تاوەکو بگەڕێتەوە ژیانەکەی پێشووی کاتێک برایە ون و گەورەکەی کە وای زانیوە مردووە دەگەڕێتەوە سام برا گەورەی نەیتنە داوای یارمەتی لە دریک دەکا بە هاوکاری سەڵی هەرسێکیان بە دوای گەنجینە وونەکەی چەتەی دەریا هێنری ئەڤێری دەگەڕێن لە ڕێگاش تووشی چەندین هێزی جیاواز دەبنەوە بە سەرکردایەتی ڕیف ئەڵدەر کە خراپەکاری یاریەکەیە ئەثیف زێند دوای یاری نەیتن بووە بەڵام ئەگەری هەیە لە دوای ئەمەش چیرۆکێکی دیکەی لێ دروست بکرێ و بەشێکی دیکە لە یاریەکە بەرهەم بێ ئەنچارتد The Lost Legacy لە 2017 بڵاو کرایەوە
یاریەکە سپین ئۆفە واتە بەشێکە لە جیهانی ئەنچارتد بەڵام پەیوەندی بە کارکتەری سەرەکی نەیتن دریک نییە. لێرە باز لە کارکتەر کلۆی فرەیزەر دەکا هەوڵی دۆزینەوەی گەنجینەی گەنێژ دەدا لە ناوچەیەکی کەلتوری ونی هیندستان. لێرە مێژوە پڕڕەنگەکەی هیندستان نیشان دەدا ئەفسانە و شتە سەیرەکانی کەلتوری ئەو وڵاتە دەبینین. فرەیزەر بە یارمەتی برای دریک سام وەنە دین ڕۆس هەوڵی ئەنجامدانی ئەم مەرکە دەدەن لە دژی هێزێکی گەورەش دەنجەگن بە سەرکردایەتی ئەساف.